توانە عەبدوڕەحمان یەکێکە لەو خاوەن پێداویستە تایبەتانی شاری سلێمانی کە هەردوو قاچەکانی لەدەستداوە و بە هاوکاری خێزانەکەی و بە لێخوڕینی عەرەبانەکەی بە ئامانجی زیادبوونی ڕێژەی سەوزایی لە شارەکەی لەگەڵ هاوڕێ خاوەن پێداویستە تایبەتەکانی ماڵە و ماڵی گەڕەکەکانی سلێمانی دەکات و هەر ماڵە و درێختێکی پێدەبەخشێت. سەوزکردنی ژینگەی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی پرۆژەکەی ئێمە نەمامە بەسەر ماڵاندا دابەشیەکەین بە ئامانەتەوە ئێمە گەینەوە ماڵانەوە بەڵێنی ئەویشان لێ وەرەگرین کە بە ئامانەتەوە ئەوانش بینێژن و خزمەتی بکەن. ئێمە لە ڕێگەی ئەم پرۆژەیە و هەوڵی ئەوە دێن ژینگەی کوردستان ژینگەیەکی پاک و خاوێن و ژینگەیەکی ڕێکوپێکمان هەبێت. بەمەبەستی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی و بەشداری پێکردنی هاوڵاتیان بە ئامانجی زیادکردنی ڕوبەری سەوزایی لە شاری سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان بە هاوکاری یەکێتی کەم ئەندامان هەڵمەتی نەمانبەخشین بە هاوڵاتیان ڕێک دەخەن. خاوەن پێداویستە تایبەتەکانیش ڕایدەگەێنن مەبەستمانە بەم هەڵمەتە هاوڵاتیان هۆشیار بکەینەوە لەوەی کە ژینگەیان خۆش بوێت و بایەخ بە سەوزایی شارەکەیان بدەن. مەبەستی ئێمە لەم چالاکیە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی لە هاوڵاتیانی بەڕێز کە خۆی بینێتەوە لە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە کوردستان و پارێزگاریکردن لە ئاوە هەوای کوردستان بە هیواین هاوڵاتانی بەڕێز لە ئاس ئەو متمانەیە بن کە ڕێکخراوە ژینگەیەکان پێیانەکەن. بڕی 150 ئەمەم دابەشەکەین بەسەر هاوڵاتیانە کارێکی چاندنەکەی ئەوکەتە سەر جەنابیان و چەند کەسایەتێکی تریش بە چەند نەمامێک بەشداریان کردیانە حدودی ئەچێتە 250 نەمامێک. مانە لەم ڕێنگەوە خزمەتێ بە هیچ نەبێ بتوانین خزمەتێ بە نیشتمانەکەمان بکەین بتوانین بار تاکەی کۆمەکە بکەین بۆی ئەگەر من ئەم نەمامە ئەچێنم سبێری ڕێبوارێکیان هەر کەسێک هات بتوانێت لە بن سێبەرە لە بن سێبەرەکە بتوانێت پشوێک بات. بەکارێکی زۆر باش ێزانم دەستخۆشییان لێەکەم سروشتی شارەکەمان جوانەکات ماڵەکان مەناوەدانەکاتەوە. کارێکی زۆر زۆر گرنگە دەستخۆشیان لێکە نیوەسەکردن تام بۆ ئەخوازین ئەمە ژینگە پاکەکاتەوە لە نەخۆشی لە هەموو شتێ بە دوورمانەکە هیوادارین سەرکەوتوو بن دەستان خۆش بێ هەر لەم کارە بەردەوام بن. لە هەڵمەتی نەمانبەخشینەکەدا خاوەن پێداویستە تایبەتەکان تەنها ئامانجیان هۆشیاری ژینگەی و بەشداریکردنی هاوڵاتیان بوو بە مەبەستی زیادکردنی ڕێژەی سەوزایی شارەکەیان. لەو هەڵمەتەشدا زیاد لە 200 نەمام دەبەخشن هاوڵاتیان و داواش دەکەن هەمووان لە خەمی ژینگە و سەوزکردنی شارەکەیان دابن. زیاد هەورامی KNN سلێمانی.